بەڕاستی ئەمە باسکردن و یعنی حەدیسی مێشەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەشهورە کە بوخاری ڕواەتی کردووە کۆمەڵێ خەڵکی نەفز نزم یاخود ضعیف بەخوا ئەخر حەدیسەکە کاڵێ ئەڵێ ئیدا سقط الذباب في إناء أحدكم فليغمسه بخوا ها يعني تور بيننا برشاي خوتو أبيك داناوا ماشي قتيه كوي مێشەکە نقم کەوتوایی مێشەکە باڵێکی نازانم دەرمانی لەسەر و باڵێکی نازانم دەردەکەی لەسەر و اینجا دەرد و دەرمانەکە پێگا و ئیتر زەرری بۆ تۆ نابێ و نا کوڕی باوکم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لەسەر باڵی مێش عیلاج هەیە وەرە بە دوایە بگەڕێ. پرۆفیسۆرەکان و دکتۆرەکانی یابان و ئوسترالیا کە ئەمەیان کەشف کرد وتیان ئاخر تەوەقوعمان کە دەرمان بدۆزینەوە لەسەر باڵی مێش بوو. آخر توقع لسر دانه بدانه بوی بگرینایه تصور من ناکرد میشه که لسر زباله پرورده آبه درمانی تیابه اینجا درمانی یکیش لباله یا درمانی کی تر لباله دردک لباله کی تریا شتیوات شون آبه استخدی که واکسینی تلقیحاتی لی درست کن لباله میش سبحوس لباله میش او نجورك لا وبقدر بري تياريك بحثي لسر كره تا ئەمە ئێمە بوو خەڵک بردی ئەخر بۆیە پێمانە لێڵێن کاکە ئێوە هەتاوەکو حەدیسەکە دەرنەکرێ ئێجازەکەی دەرنەکەوێ ئێوە خۆتان ناکەن بە خاوەنی ڕاست دەکەن ئێمە شەرمیشەکەین بەخوا کاکە بخاریشێ بخاریش زەعیفی تایە وەڵڵا تیا نییە چۆن ئەم نەفسیەتە بۆ ئەی کە خۆ لە موقیفە بەڕێنیتەوە وەڵا لەوە چ بخوا ئەمەش زەعیفی تێگە کاکە خۆ بخاری بەشەر بووە بەڵێ بەشەر بووە بەڵام چەند حەدیسی نووسیوەتەوە ئەو نە دوو ڕکات نوێژی ئیستیخاری کردووە ئەم پیاوەن لە فەراغەوە نهاتون خوای گەورە هێناونی بۆ هەڵگرتنی ئەم دینە حەزەکەم لەمە تێبگەین ئێمە لەبەرەوە حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر بۆ خۆی موعجیزەیە هەر بۆ خۆی گەیشتنی بەدەستی ئێمە و مانەوەی و ئەو هەموو بوارانەی کە پێکاوێتی خوا دەیت حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم واز دێنی قسەی چێ باسەکە دەی والله فەیلسوفی فڵان فەرمووی من تو أو هزارها حديثة من هي تخوالي بهرم النبين تخوا عيب نية تخوا شرمزاري نية لبرو من أليم حديثة كاني بيغمبري خواصة سلام نابي مدرسي بودروس كريه أبي مركزي بحوثي لبالا بودروس بكريه بوي كتير بقين بيغمبري خواصة باسي چيكا هروا آسان نية